لله من أسمائه 99 من بعدها يتلون جزاء محصيها دخول الجنة كما رواه في صحيح السنة. بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. یەکێکی تر لە ناوە بەرزەکانی خودای پەروەردیگار ناوی پیرۆزی ئەلکەریمە. ئەلکەریم واتە ئەو زاتەی بەخشندەیە، خاوەنی هەموو خێر و فەڕ و چاکەکە لە بۆ بەندەکانی و بە بەردەوامی خێر و فەڕ و چاکەی بە بەندەکانی دەبەخشیت و هەرگیز لێیان ناگریتەوە. ئەلکەریم وەکو ئیمامی غەزالی دەفەرمێ ئەو زاتەیە کە ئیذا قەدەڕە عەفا، کاتێکەوە دەسەڵاتیشی بەسەر ئێمەدا هەیە، ئەو کەسەی تاوان دەکا، کوفر دەکا، خراپە دەکا، ستەم دەکا، دەسەڵاتی بەسەردا هەیە و مستحقی ئەوەیە کە سزا بدرێ، بەڵام عەفوی دەکا و مۆڵەتی دەدا. وئیذا وعد وەفا، کاتێک وعد و بەڵێنەکیش دەداتن ئەو زاتە بە تەواوی وعدی خۆی دەگەینیتە جێ. پاداشتی کار و کردەوەکان زۆر لەوەی زیاتر کەوا ئێمە مستحقین پاداشتمان دەداتەوە. وإذا أعطى لا يبالي بمن أعطى وكم أعطى، کاتێکیش کەوا بەخشینێک دەبەخشیتە مرۆڤەکان و دەبەخشیتە ئینسانەکان، گوێ بەوە نادا کە چەندیان پێدەبەخشی، بەبێ حیساب پێیان دەبەخشی لە ناز و نیعمەت، و گوێ بەوە نادا کەسەکە چێە و چێ نییە. بە هەموو کەسێک لە خراپەکار و چاکەکار، کافر و مسلمان لە دنیا پێیان دەبەخشیتن، بەڵکو ئەوان عیبادەتی شایستەی خودای پەروەردیگار ئەنجام بدەن، بێ ژماریش نیعمەتەکانمان پێدەبەخشی، وەکو دەفەرموێ وئین تەعودوا نعمەت الله لا تحصوها. خوای گەورە هەر چەند نیعمەتی ئەوەندە زۆر بە ئێمە بەخشیە کەوا ناتوانین نیعمەتەکانی خوای گەورە بژمێرین، ناتوانین هەرچی داوا بکەن. و ئاتاکم من كل ما سألتموه، هەرچی ئێمە داوا بکەن خوای گەورە بە ئێمەی بەخشیە. ئەو داواکردنە مەرجنی هەر داواکردنی زمان بی، بەڵکو بە حاجەتمان بە لیسانی حاڵمان داوا دەکەین. ئێمە داوای ئەوە ناکەین کە خوددا ئۆکسجینمان لۆ بنێری، هەناسە لە دوای هەناسە پێویستمان بە ئۆکسجینە، لەبەر ئەوەی حاجەتی ئێمە لاشەی ئێمە داوای دەکاتن، خوای گەورە لە بۆمان دەنێریتن. ئێمە داوای ئەوە ناکەن ڕۆژانە خوایە ڕۆژ هەڵبهێنا، خوای گەورە لەبەرەوەی ژیانمان پێویستی پێهەیە لە بۆمان دەنێریتن. کەواتە ئەوەندەی ئێمە داوا دەکەین خوای گەورە زۆر لەوە زیاتر و لەسەروی ئەوە دەبەخشی بە ئێمە و پێداویستیەکانی ئێمە جێبەجێ دەکات و لە بۆمان دابی دەکات، لەبەر ئەوەی خوای گەورە ئەلکەریمە، لەبەر ئەوەی خوای گەورە حیسابی ئەوە ناکا بەندەکەی چی لە بەرامبەر دەکا، بەڵکو حیسابی ئەوە دەکا کە ئەو چێیە. ئەگەر بە خراپە و بە تاوانی ئێمە بکە، ئێمە مستحقی ئەو هەموو بەخشش و نیعمەتە نابین، بەڵکو ئەو بە کەریمی خۆی بە عەزیمی خۆی حیسابی گەورەی خۆی دەکا، نەک حیسابی بچووکی ئێمە. دەبا ئێمەش لەگەڵ یەکتر بە کەڕەم بین، بەخشندە بین، تاکو خوای گەورە بەخشینمان لەگەڵ بکە. چونکە خوای گەورە وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ ئین الله کەریم یحب الکرەما، خوای گەورە بەخۆی کەریمە، کەسانی کەریمیشی خۆش دەوێت. تا ئەمە لەگەڵ یەکتر بەخشندە بین، تا چاکە لەگەڵ یەکتر بکەین، خوای گەورەش چاکەمان زیاتر لەگەڵ دەکا، زیاتر بەسەرماندا دەبارێنی لە ناز و نیعمەتی خۆی. و هەروەها با بپاڕێینەوە، باوا نەزانین کەوا هیچ شتێک لە خوای گەورە لای خوای گەورە قورسە، زەحمەتە لە بۆی لەوان جێبەجێ بکە. هەر داواکاریەک، هەر پێداویستێکمان هەبوو، دەست لە خوای گەورە بەرز بکەینەوە و داوای لێ بکەین، بێگومان بە ئەگەر بەڕاستی دەست لە خوای گەورە بەرز بکەینەوە، خوای گەورە لە بۆمان جێبەجێ دەکا. لەبەرەوەی وەکو پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسسەلام دەفەرمێ ئین الله حەیی کەریم يستحي إذا رفع العبد يديه إلى السماء أن يرده خائبا صفرا. خوای گەورە خاوەنی شەرمە کە لایق بی بەوی، و هەروەها زۆر بەخشندە و کەریمیشە، خاوەنی کەڕەمە. کاتێک بەندێک دەست لەوی بەرز دەکاتەوە، خوای گەورە شەرم دەکا بە شێوەیەکەوە لایق بی بەوی، یعنی ئەوەی لێ ناوەشێتەوە لەبەر کەڕەمی خۆی، کەوا ئەو بەندەیەی بەدەست بەتاڵی بجێڕیتەوە. کاتە با هەمیشە داوای لێ بکەین و هیچ شتێکمان لە بەرامبەر خوای گەورە پێ زەحمەت و قورس نەبێتن. وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم. لله من أسمائه 99 من بعدها يتلون جزاء محصيها دخول الجنة كما رواه في صحيح السنة.